جا دنگ امریکا سلاو رزن هفکار من آسو جبارو من صالح الدمی جر بو بینر هجا دمجمیر 8 بیانیه به دم واشنطن پایتخت خلک کنو یا برنامه کرد کنکشن یا کوباوای کی زندی لسر کانال NRT و همی پلتفرم دنگ امریکا ته بلاف کرن جوارا پیشکش دکن. هاوکات هەر لە بەرنامەکانی ئەمڕۆدا خۆپشاندانە ناڕزایەکانی ئێران ڕووماڵ دەکەین و سەپاندنی سزاکانی ئەوروپا بەسەر دەستگا سەرکوتکارەکانی ئێراندا و هاوکات نزیکبوونەوەی هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی ئەمریکاشە دووبارە داگیرکردنەوەی عەفرینیش لەلایەن هێزێکی توندڕەوی ئیسلامیەوە. ئەم هەروەها بەحسا نەرینا خەلکێ لە دۆر پێواژوێن داوی لە باکوڕ سووریە و هەرێما عەفرینێ و هەلمەجاری دنجی دەکەن. ڕاپرسێکی نێدەری دەخات لە سەدا 71 دەنگدەران پیان وایە داهاتووی وڵات لە مەترسیدایە کاتێک خۆیان ئامادە دەکەن بۆ دەنگدان لە هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی. ئەوەش بەپێی ڕاپرسێکی نوێی سنتەری توێژینەوەی کاروباری گشتی ئەسۆشیتد پرێس. دەرەنجامەکانی ڕاپرسیەکە بازەوە دەکەن کە دەنگدەران پاڵنەریان هەیە بۆ بەشداریکردین سەرەڕای ڕەشبینی قوڵ سەبارەت بە دۆخی سیاسەتی ئەمریکا و ناڕازی بوون لە وڵاتەکە کەمتر لە مانگێکی ماوە نزیکەی 8 لە هەر دەنگدەرێک تۆمارکراوە و دەڵێن دەنگدانی ئەم ساڵ لە ڕادەبەدەر گرنگە یان زۆر گرنگە لە ئەنجامی هەڵبژاردنەکانی نیوەی خولەکەدا دیاری دەکرێت کە کام پارتی سیاسی کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران دەکات هەروەها بڕیار لەسەر چارەنووسی ئەو پلانە یاساییانەی سەرۆک جۆ بایدن دەدات کە ماونەتەوە. دەنگدانا پێشوەخت یا کەسانە ڕۆژە دەشەمێ لە ویلایەتە جۆرجیا دەست پێ کرد چەند دەمەژمێران بەری کۆ کاندیدên parêzgariyê di yek ji du dibêtên plankirî de bicivin. Zêdetirî 4 milyon kes dikarin îsal di hilbijartinên wîlayetê de dengê xwe bidin û eger şêwazên berê pêk werin dibe ku ji nîvî zêdetir berî roja hilbijartinê dengên xwe bidin. Dengdêrên li Georgia berî dengdanê bi riya postê dişînin ku zêdetirî 1000 دنگان حتا روجا اینه به ریا پوستی هاتنه ورگرتن زیادتری 200,000 کسان داخوازه دنگدانا به پوستی کرنه دا دنگدانا پیشوقتا کسانه ده حتا 4 مجداری بدومه. هەڵبژاردنی نیوەی خولی سەرۆکایەتی زۆر نزیک بۆتەوە کۆمەڵێک دۆسەی گرنگ وەک دۆسەی هەڵاوسانی ئابووری و بەرزبوونەوەی نرخی گاز و پرسی کۆچبەران تێکڕا کاریگەری دروست دەکەن لەسەر هەژمونی دەنگدانەکە. بۆ ئەو مەبەستە هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە لە واشنتنەوە. ئەم کاتت باش نەجیب. ئەو کاتت باش کاکیاسم. ئەم هەڵبژاردنە چەند گرنگە بۆ خەڵک بە تایبەتی بۆ گەنجانی ئەمریکا؟ بەڵێ ئاسو وەک دەزانی و هەلبژارتنên نیوا دەمێ ئانکومی تێرمێ gelek nêzik bûne û wekeva jî got ku Georgia dengdana pêşwext hatiye destpêkirin ev helbijartinên nîvdemê yên desalatê gelek giringin bi taybet bû gencan wek dibînin ku rêjeya helawsanê pirsa aborî pirseka pêşîne ji ber ku rêjeya helawsanê bilind bûye û her wisa hind rapirsiyên vê dawiyê yên hefteyên dawiyê jî didin diyarkirin û rêjeya bêkariyê jî bilind bûye ev pirse rast rast dê bandora xwe bel ser dengdana dengderê Emerîkî û pirsên weke ji ber birina zarokan borşin ya berî demekê biryara wê derket û yasaya wê derçû her wisa pirsa ya xurtan girêdayî xurtan ew biryara serokatiyê ya ku dê lêborîna deynên xwendekaran ji 10 heta 20,000 dolaran lêborîn hebe ew ji wê bandoreke rast rast li van helbijartinan bike wek tê zanîn jî ku hejmareke zêde ya xurtan divên helbijartinên ku cuda ji mîterma 2018 wê mafê dengdanê hebe ew ji wê bandoreke rast rast li van helbijartinan bike. بەڵێ بەڵێ نەجیب دوای دەرچوونی یاسای کۆنتڕۆڵکردنی چەک لە ئەمریکا هێشتا تەقەکردن و کوشتن بەردەوامە لە ویلایەتەکانی ئەمریکا دەستگای پەیوەندیدار دەربارەی ئەم دیاردەیە چی دەڵێت و چ پەیوەندێکی هەیە بە هەڵبژاردنەکەشەوە؟
ئاسو وەک دزانیک و gelek saziyên taybet yên ستاتستیک و سەرژماریە van çalakiyên ku şiddet xweratînin hene ji wana gun violence archive an ku سازیا arşîvkirina tundiya biçekan ew dibêje di malpera xwe de ku rûjane ebdê dike nû dike dibêje ku di îsal dat heta van neh mehan da 35,424 kes ku heta îro 18 Oktoberê ye hatine kuştin bi teqekirinê û wan çalakiyên ku çek ji encama çekê û belavbûna çekê hatine pêk hatine her wisa girêdana wê bi helbijartinan jî wê bandûra xwe li ser pirsa ewlekariyê bike ji ber ku hemî malbat dixwazin zarokê wan kesûkarê wan li dibistana li cihên giştî bi ewle bin û serbez bijîn û rehetî û tenayî bê ku rastî hêrişên çekdarî bên bijîn. بەڵێ نەجیب هەڵبەت یەک پرسی زۆر گرنگەیە پرسی کۆچ یەشێکە لە ئاڵنگارەکانی بەردەم هەڵبژاردنەکە. بەڵێ ئاسو کوچبەری وەک دزانی gelek zêde bûye bi taybet piştî ku şerê Rusya li Ukrayna bi cihatî û her wisa ew aloziyên ku li rojhilata navîn hene bandûra xwe gelek li ser koçberiyê kiriye. Hejmareke zêde ya koçberan hatine Amerîka bi taybet ji Efganistanê ji Ukrayna û ji welatên Amerîka Latînî niha pirsgirêka ya sereke li ser sinûrên yên Meksîk û Amerîkaya ku gelek alozî li wê derê hene û rastî jî heta niha aloziyeke mezin nakûkê mezin navbeyna her du partiyên sereke de heye demokrat û komariyan li ser pirsa koçberiyê. بەڵێ زۆر سپاس نەجیب هەربژین. سپاس. لپرسین بەردەوام دکن لە دۆر گولەبارانێکە گرسایی ئێڤەرا پێنجشەمێ لە ڕالی ویلایەتە کەرۆلاینا باکوور کو د ئەنجامێدا 5 کەس مرن د ناودەژی ئەفسەرێکی پۆلیس وێ راپۆرتێ ئاگاهین بهتر هەنە. دو بە دوای هەڵمەتێکی کۆمەڵکوژی ئەوەی کوژرانی ڕان دەڵێن لە چەند ڕۆژی داهاتوودا راپۆرتێکی بەرایی لەسەر کۆمەڵکوژیەکە بڵاو دەکەنەوە. تەنها 5 ڕۆژ لەمەوبەر شەقامێک لە باکووری ڕۆژهەڵاتی ناوچەی هێدینگهامی شاری ڕالی بووە شوێنی 533 هەمین کۆمەڵکوژی ئەمساڵ لە ئەمریکا کاتێک چەکدارێکی تەمەن 15 ساڵان بە دەستڕێژی گول لە 5 کەس دەکوژێت و چەند کەسێکیش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەمریکا ڕۆژەدەشەمێ هشیاری دا کو ئەوەی گاوان باوێژە لێ دژی کۆمپانی و وڵاتên کو بەرنامەیە درۆنان یا ئێرانê بێکارتînin piştî ku Rusyayê dronên kamîkazî li Kiev bêkar anîn. Peyvdarê Wezareta Derve Vedant Patel ji rojnamavanan ra got her kesê ku bi Îranê ra bazirganiyê bike ku têkeliya wê bi dronan mûşekên balîstî û gihandina çekan ji Îranê bû Rusyayê hebe divê pir hişyar be û tedbîrên xwe yên guncaw bike. Dê Amerîka du dil nebe û dê li dijî sûjdaran cezayan bisepîne. Wî got کوربونا هەفبەندیە رووسیا ئێرانê re tişteke ku hemî cîhan û bi taybetî li herêmê divê bi aşkerî wekû metirsiyeke mezin were dîtin. وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕۆژی دووشەمە کۆبوونەوە بۆ پەسەندکردنی سزاکانی سەر ئێران. سزاکان ئەو کەسایەتیانیان گرتەوە کە دڕندانە سەرکوتی خۆپشاندەرانیان کردووە لە هەمان کاتە جەختیان لەسەر پێویستی زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمیەکەش کردووە کە لە گیانەڵادایە. لیستی سزاکان کە باڵۆزەکانی یەکێتی ئەوروپا پێش کۆبوونەوەی وەزیرەکان ڕێکەوتون لەسەری پێگاتۆ لە 11 بەرپرسی ئێرانی و 4 دەستگای ئێرانی
ڤیزەی یەکێتی ئەوروپیان لێ قەدەغە دەکرێت و دەست بەسەر سەروەت و سامانەکانیاندا دەگیرێت لە کاتێکدا سەرباری دڕندەیی و سەرکوتکاریەکانی ڕژێمی ئێران بەرامبەر هاوڵاتیان و گەنجان و خانمانی ئەو وڵاتە، بەڵام خۆپیشاندان بەردەوامە و زۆرێک لە زانکۆ و خوێندنگاکانی گرتووەتە و داوای مەرگ بۆ خامنایی و ئازادی دەکەن. ایران روجا دشمه سوزا برسوکه لزگین دا یکیتی اوروپی لدور جزای نو لدجی کومارا اسلامی پشتی زیادتری مهکه خواپیشاندان دجی کشتنا جینا امینی. وزیر دروین یکیتی اوروپی روجا دشمه جویان دا کو جزایان لسر ایران بسپینن. پیودار وزارت درو ایران ناصر کنعانی گوت ایران ده لگوری بریار و کریارن کو ولاتین یکیتیا اروپای گرتنه دمو دست بریاره بده. جزاین پلانکرین یکیتیا اوروپی 11 کاربدستین ایرانی و 4 سازیان دکه آرمانج امریکا، بریتانیا و کانادایجی بری جهن بن پیکرن مافین مروان جزاین لدجی ایرانی راگهان دبونو تهران امریکا و هن هوالبندین امریکا به هاندانا خواپیشاندانان تاون باردکه. لە گرتەیەکی ڤیدۆییدا کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دەردەکەوێت کە کۆمەڵێک کەس لە دەرەوەی زانکۆی ئازادی ئیسلامی لە شارێکی ڕۆژاوای ئێران ناڕزایەتی دەردەبڕن. خۆپیشاندەران هاواریان دەکرد و دەیانوت ئێوە تاکە کەسێکتان کوشت هەزاران کەسی دیکەی بەدوادە هات. ڕۆیتەر سوانیوێتی شوێنەکە لە باڵەخانە و شاخەکانی کە بینراون لە گرتە ڤیدۆیەکەدا پژڕاست کاتەوە. هەروەها شوێنی خۆپیشاندانێکی پێشووتری تیادایە کە ئەنجام درراوە باڵەخانە و ناوچەکان لەگەڵ فایل و وێنەی مانگی دەستکردی ناوچەکەدا یەک دەگرنەوە. نەئارامەکان خۆپیشاندانەکان لە شۆڕشی ساڵی 1970ەوە تا ئێستاکە گەورەترینە و بوێرترین ئاڵنگاری بووە بۆ دەسەڵاتدارانی ئێران و خۆپیشاندەران داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەن. ده دمکیدا کو خواپیشاندان ایرانی لدیجی کشتنا جینا امینی بردوامن ریخستنا امنستی انترنشنال چند روجان بری راپورتک بلاف کرده که تیدا هجمارین کشتین خواپیشاندانان نشان داده. آگاهیم بهتر دوی راپورتی ده. لەمانجێکە خۆپیشاندان و مانگرتنەکان لە سرانسەری ئێران و بگرێت دەرەوەی وڵاتیش بەردەوامی هەبووە. لەو نێوەدا تێکەڵچوون لە نێوان خۆپیشاندەران و هێزەکانی کۆماری ئیسلامی لەسەر شەقام پێکاتووە کە ژمارەیەکی زۆر لە خۆپیشاندەران کوژرا و بریندار بوونە. ڕێکخراوی ئەمنستی لێخۆشبوونی نێونەتەوەی پێنجشەممە لە نوێترین زانیاری و هەڵوێستی خۆی سەبارەت بەم دۆخەی ئێران بە تایبەت بە کوژرانی نەوجەوانان لە ڕاگەندراوێکدا دەڵێت کوشتنی نایاسایی لانیکەم 24 منداڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە ئەم مەسلەی زیاتر زەق دەکاتەوە کە مەبەستی کوشەندەی دەسەڵاتداران بۆ لەناوبردنی ئەو ناڕەزایەتیە گەلێک بەرفرەوان و هێشتاش بەردەوامە کە بەهۆی کوژرانی ژینا ئامینی سەری هەڵدا و گەشەیستان. خامنەیی لە وتاری سێشەمەی بۆ کۆمەڵێک لە کاربەدەستان کە لێ نێوەیاندا سەرۆککۆماری ئێران ئیبراهیمی ڕەیسی بەشداری بوو هەموو خۆپیشاندرانی وەک یەکچاو لێ نەکردن و بە ئاشکرا بەشێکی تۆمەتبارکردن کە لەگەڵ دوژمن دەستیان هەیە. بعضیا یا عامل دشمنند هەندێک لەو کەسانە ڕاستپاردەی دوژمن و ئەگەر نەبن ئەوە بە ئاراستەی دوژمندا هەوڵ دەدەن بە هەمان ئامانجی دوژمن دەچنە سەر شەقامەکان. هەندێکیان لەگەڵ دوژمن نین تەنها لە ڕووی سۆزەوە ئەو کارە دەکەن. ئەم دوو گروپان ناتوانرێت بە هەمان شێوە حکمیان لەسەر بدرێت. پێویستە ئەم گروپەی دووەم بەکاری کللتوری چارەسەر بکرێن. جەختێکی کردەوە کە دەستەی دووهەم دەبێت بەشی داد بە شێوەی جددی لەگەڵان هەڵسەکەوت بکات. نه مسئولین قضایی و امنیتی بەڵام لە بەرامبەر تاقمی یەکەمدا دەستگا دادوەری و ئەمنیەکان دەبێت کاری خۆیان بکەن. هەندێک کەس دەڵێن با دۆخەکە ئەمنیەتی نەکرێت. بەڵێ ئێمە لەگەڵ ئەوە داین نابێت کەش و هەوای وڵات تا بکرێت ئەمنیەت زاڵ نەبێت. بەڵام کاری ڕۆشنبیری جێگەی خۆی هەیە. کاری دادوەری و ئەمنیش جێگەی خۆی هەیە. بەڵام لە هەمان کاتدا لەم سەر هەڵدانە کە خانمان بوونەتە پێشڕە و گەلێک جاریش بەڕاپەڕینی ژینا پێناسە دەکرێت ئەو خۆپیشاندەری هێناوەتە سەر و بیرۆکەیە کە دەبێت بە شێوازی جۆرا و زۆر هەوڵی خۆیان بۆ بەشداری لە خۆپیشاندانەکاندا بدەن. خانمای ایرانی که نمیتونید بیاید ئەو خانمە ئێرانیانەی کە ناتوانن بێنە گۆڕەپانەکە بۆ هاوسەرانتان و براکانتان دەتوانن کۆکتۆل مۆلۆتۆف دروست بکەن. بە هەر شێوەیەک دەتوانن یارمەتیان بدەن تا بێنە مەیدان و پشتیوانیان لێ بکەن و ورەیان پێ بدەن. هۆی هەموو ئەم بربەرەکانیە وەگە و توێژەرە دەڵێت ئەوەیە کە لە ڕاستیدا خەڵک بە شۆڕشی 1970 زاینی زەرمەند هاتنە دەر.
it's really impressive that for them بەڕاستی جێگەی سەرنجە بۆ ئەو جوانانە کە دیواری ترسیان بە تەواوی ڕووخاندووە و تا دێت هیچیان لەدەست نەداوە و بۆیە ئامادەن بەردەوام بن. ئەمە زۆر جیاوازە لەنەوەی پێشوو کە منداڵی ئەو شۆڕژگێڕانە بوون کە شای ئێرانیان لە ساڵی 1970دا ڕووخاند. ئەو جوانانە لە بنەڕەتدا تێدەگەن کە گۆڕانکاری بنەڕەتی زۆر جار خەم و پەژاری لێ دەکەوێتەوە و دۆخی خەڵکی ئێران دوای شۆڕش لە بنەڕەتدا خراپتر بوو چونکە نەک هەر ئەو ئازادیە سیاسیانیان بەدەست نەهێنایەوە کە لە شۆڕشدا بە دوایدا بوون، بەڵکو دۆخی ئابووری و کۆمەڵایەتی و ئازادی کولتوریشیان لە دەستدا. ئەم توێژەرە دەژڵێت پەیوانییە کە ڕژیم دەتوانایدا بێت بە بەکارهێنانی شێوازی کۆن واتە مشتی ئاسنین ئەو گەنجانەی پێسەرکوت بکات. سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. هەفبەندیە ژنێنی کوردستانی کو ji zêtirî sed endam û çalakvan pêk tê ji bo piştgiriya jinan hevpeymaniyek avakirine di civîna xwe ya werzî de li parêzgeha Helepçe kuştina jîna Emînî û jinên din di xwepêşandanên Êranê û Kurdistanê de şermezar kirin û daxwaz ji rêxistinê navnetewî kirin ku kuştina jinan rawestînin. Peyamnêrê me li Hewramanê raportek amade kiriye. گروپی هاوپەیمانی ژنانی کوردستانن پێگاتوون لە چەندین چالاگوانی ژن لە هەرێم و عێراق ئیدانەی کوشتنی ژینا ئەمینی لە ئێران و سەرکوتکردنی شۆڕشی ژنانی ئێران دەکەن، داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن لە ئازدە و پێشێلکاریانە بێدەنگ نەبێت. من بە پێم وایە شۆڕشی یان ڕاپەڕینی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان و شەهیدبوونی ژینا ئەمینی ڕەمزی ئەوەیە کە شۆڕشی ژنان دەستی پێکردەوە، شۆڕشێکە یان ڕاپەڕینێکە لە پێناوی هێنانەدی یەکسانی، لە پێناوی ئازادیەکانی ژنان کە خۆی لە جلوبەرگە ئەبینێتەوە یەکێک لە بنەماکانی جلوبەرگە، چونکە حیجاب ڕەمزی ڕێژێمی ئیسلامی ئێرانە، بۆیە فڕێدانی حیجاب، سوتاندنی حیجاب ڕەمزی ئەوەیە کە ئێمە لە دژی ڕژێمێکی ئیسلامی. مارلین یوسف چالاگوانێکی بواری مافەکانی ژنانە لە عێراق دەڵێت پێویستە ڕێگە بە هیچ کۆمەلگایەک نەدرێت ئەو مامەڵەیە لەگەڵ ژنان بکات و بیان کوژێت، چونکە هۆکارێکی زۆر لاوازە، ژن ئەبێت ئازاد بێت لەبەرەوەی بەشێکە لە کۆمەلگە و پێگەیەکی گەورەی هەیە. أكيد شيء مرفوض كليا وغير مقبول. کوشتنی ژنان جێگەی قبول نییە لەبەرەوەی ژن بەشێکە لە کۆمەلگە و تەواوکەری بەشەکەی دیکەیەتی. پێویستە پێگەیەکی ڕێزلەگیراوی هەبێ، چ بەرامبەر بە کۆمەلگەی یان بەرامبەر بە پیاوان، بۆیە کوشتنی ژن لە بەرامبەر بیر و بۆچوونەکانیان بە هەموو شێوەیەک ڕەت دەکەمەوە. گروپی هاوپەیمانی کوردستان کە سەرقاڵی نووسینەوەی پەیڕەوی خۆیانن، ئەوان دەڵێن پێویستە ڕێگری لە کوشتن بەگشتی و ژنان بە تایبەتی بکرێت. کوشتنی ژینا ئەمینیش ئیدانە دەکەن. کوژەکان دیارە، کەزانی بکوژ دیارە کێیە، بەداخەوە ئێمە تەمەناکەین یاسا سەروەر بێ بۆ ئەماوە هیچ کەسایەتیەک، هیچ لایەنێک، هیچ حیزبێک پاڵپژ نەبێ بۆ ئەو کەسانە، پاڵپژ نەبێ بۆ کوشتنی ئەوانە و هانیان بداوە لە کەیسەکان بەلاڕێیان نەبێ بیانووی ئەوەی قەزەی شەرەفە، قەزەیەکی کۆمەڵایەتیە، چونکە ئەوانە ناگاتەوەی کە تۆ ژیانی کەسێک بسەنیتەوە، بیبیتە ئیزرائیل بۆ ئەوەی کە کەسێک ژیانی لێبسەنیتەوە و لە ناوی بەریت و لەبەر چاو لای بەریت و منداڵەکانی بێدایک بکەیت و یاخود دایکی چەندەها کەس جەرەک سوتاو بکەیت. ئێمە بینیمانە کەسانی دیکە چی لێ هاتووە، کەسانی دیکەمان بینیوە، یعنی تازەترین دیمەنمان هەیە بکوژی ئەو خاتونەی کە لە گەڕکی بەختیاریە کوژرا لە شاری سلێمانی بە بەرچاوی خێزانەکەیەوە لە بەردەم ماڵی خۆیان کوژرا. ئایا ئەمە تاوان نییە؟ بەڕێوبەرێکی گشتی لە بەڕێوبەراتی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزان دەڵێ کوشتنی ژینا ئەمینی ڕەت دەکەینەوە و حاڵەتەکانی توندوتیژی خێزانیش لە بەرزبوونەوەدان. بەداخەوە شەهیدکردنی ژینا دەکەین یاخود شەهیدکردنی خاتونی ڕێکخراوەی باکوور دەکەین، ئەوانە هەموو ئیشی هاوپەیمانی کوردستانە کە ئیشی لەسەر بکرێتن، بۆی ئێمە بڵێن ژنێک لە هەر شوێنێک لە جیهانە بکوژرێتن. کەمکردنەوەی توانا و بەهای ژنە لە هەموو کۆمەلگایەکانە، چونکە ژنان بناغەی دانانی خێزان، ژنان بناغەی دانانی کۆمەلگایەکی تەندروستن. لە هەموو
هاوپەیمانی ژنانی کوردستان ئێستا خاوەنی پەیڕەوی خۆیەتی و لەژێر یەک چەتردا سەرجەم ڕێکخراوەکانی ژنان و چالاگوانە دیارەکانی کۆ کردووەتەوە و خۆیان دەڵێن بێدەنگ نابین بەرامبەر بە کوشتنی ژنان و لە زیاتر لە 100 ئەندام پێکدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. 100 خۆپیشاندەر کە زۆربیان ئێرانیەکانی دانیشتووی تورکیان لە بەردەم کۆنسڵخانەی ئێران لە ئەستانبول گرت بوونەتەوە لە کاتێکدا خۆپیشاندانی ناڕزایی لە ئێران کە بەهۆی کوشتنی ژینە ئەمینیەوە سەری هەڵدا زیاد لە مانگێکە بەردەوامە. خۆپیشاندەریی ئێرانی دەڵێت پشت بەخوا ئەم جارە لەم ڕژێمە تیرۆریستە ڕزگارمان دەبێت. هاوکاتی ئەم خۆپیشاندانە هێزەکانی ئاسایش لە نێوخۆی ئێران دەستیان داوەتە سەرکوتکردنی توندی خۆپیشاندەران. ڕۆژی دووشەمە زیاتر لە 40 گروپی مافەکانی مرۆڤ لەوانەش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوی هیومن رایتس واچ سەرکوتکردنی کوشەندەی ناڕەزایەتیەکانیان لە ئێران لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بە توندی سەرکۆنە کرد و داوایان لە ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان کرد بە پەلە لێکۆڵینەوە لەو بارەیەوە بکات. یەکێتی ئەوروپاش ڕۆژی دووشەمە بەهۆی پێشێلکردنی مافەکانی مرۆڤەوە سزای نوێی بەسەر پۆلیسی ئاکاری ئێران و بەرپرسەکەی و وەزیری ئیتلاعات و بەرپرسی پۆلیسی ئاسایشی ئەلکترۆنی و ڕێکخراوی بەسیج سەپاند. هەروەها کۆمیتەی مافی منداڵانی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی دووشەمەش لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی پێشێلکاری مافەکانی منداڵان لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە خوازیاری کۆتایی هێنانی کوشتن و دەست بەسەرکردنی منداڵان بووە. لە بەیاننامەکەی و کۆمیتەیەدا بە ئاماژەدان بە کوژرانی لانیکەم 23 منداڵ و نەوجەوان باس لەوە دەکرێت کە بەشێک لەو منداڵانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کوژراون و بەشێکی دیکەشیان لە ژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستاوە. ئەمجارە دۆخەکە جیاوازترە. هەڵسوکەوتە ڕژێمی ئیران لەگەڵ خەکەکەی وەک ئەوە وایە لەگەڵ وڵاتێکی بیانیدا خەریکی شەڕکردن بێت. ڕۆژانە ژمارە کوژراوان لە زیادبووندایە. لە بەیاننامە هاوبەشەکەی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤدا ئاماژە بە کوژرانی زیاتر لە 200 خۆپیشاندەر و دەستگیرکردنی هەڕەمەکی زیاتر لە 1000 کەس کراوە بە تایبەتی لە کوردستان و سیستان و بەلوچستان. خەڵک بێزار بووە و ئەو هەموو کەسە دەمرن، بەڵام بۆچی و بۆچە ئامانجێک هەر بۆی خۆپیشاندانەکان لە زیادبووندان بە هیوام ئەم جارە لەم ڕژیمە بکوژە ڕزگارمان بێت. بوونەوەی شاری ئیستانبوڵیشدا کە بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە ئێرانیەکانی دانیشتووی تورکیا بەڕێوەچوو خۆپیشاندەران وێنەی ژینە ئەمینیان بەرز کردەوە و دروشبی دژ بە کۆماری ئیسلامیان پێکەوە گوتەوە. ژینە ئەو کچە لاوەتەمەەن 22 ساڵەی خەڵکی شاری سەقز بوو کە بە گوتەی شایەت حاڵان لەلایەن پۆلیسی ئاکاری ئێرانەوە کوژرا و گیان لە دەستدانەکەی بوو بەهۆی دەستپێکردنی شەپۆلی ناڕەزایەتی سەرتاسەریەکانی ئێران. ئەم جارەیان هەموو خەڵکێکە لە هەموو شارەکاندا هەستاون ئەوان بگوژن خەڵک دەگوژن چیتر لای خەڵکی ئێران جێگای باوەڕ نییە. بە گوتەی ئەو ڕێکخراوانەی مافەکانی مرۆڤ کە بەیاننامە هاوبەشەکەیان واژۆ کردووە، ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی هەنگاوی زیاتر جیا لە دەرکردنی بەیاننامەی ئیدانەکردن هەڵنەگرێ، ئەوە ژن و پیا و منداڵی زۆرتر بەدەستی هێزەکانی ئێران دەکوژرێن و ڕوبەڕووی ئەشکەنجەی جەستەیی و دەرونی زیاتریش دەبنەوە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتن. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه. چەند ڕۆژێک بەسەر سەرهەڵدانی شەڕی نێوان هەیئەتە تەحریر شام یان ئەلقاعیدە لە سووریا لەلایەک و ئەو چەکدارە ئیسلامیە توندڕەوانەی کە تورکیا پشتیوانیان لێ دەکات تێدەپەڕێت. شەڕەکە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوەتی شاری عەفرینی کوردانە کە چەند ساڵێک لەمەوبەر لەلایەن تورکیا و هێزە ئیسلامیە توندڕەوەکانەوە داگیر کرا. ئایا کوردانی ڕۆژاوا لە سووریا چۆن سەیری ئەم دۆخە دەکەن؟ Aliyên siyasiyê Kurdên Sûriyê Tirkiyeyê tewabар dikin bi rûdanên got ev çend rojên li Efriyê diqewimin.
هەروەها دیار دکن گۆ پەفچوونên di navbera komên çekdariyên girêdayî opozîsyona Sûriyê li Bakur Rojavayê Sûriyê rû didin planeke nû ya Tirkiyeyê got projeyên xwe li wan herêman cîbicî bike. Berpirsê Ofîsa Ragihandinê ya Encûmena Niştimaniya Kurdî li Sûriyê Hesan Remzî dibêje bûyerên gol Efrînê rû dane metirsiyeke li ser rewşa devera Kurdî çêdike wê alûziya heyî kûrtir bike. الجمع اف شريحه جهه مترسيه جبرويه كيجي ماكو انجمنان اجتماعي كردي ما نارزيبونا خما بروتستو كرت اف شريحه جبركو شر خرابونيه تاني دربدري او عربونيه تاني جبرويه جي امقل لك مترسيه بين السر دفرين كردي بتايبتي السر عفرين ودردورا وينا لغوري سياست مدارين كرد كريارين غونها لباكور روجافاي سوريا دردكevin دجير چاودريا ولاتين غارانتور ده ام پیواجویا اسیتانا دنه محیدین شیخ آلی سرکرتری پارتیا یکیتیا دموکراتا کرد لسوریه یکیتی دبیجه ترکیه جوان گوهرینان رازیه داکو دستوردانا خو زیدتر بکه و پروژه خو جیبجی بکه کرد باکور سوریه چل عفرینه چل کوبانه چو وکیدی جزیره جهفکتی به نخودی رول به هبونو ناسنامه کردان لسوریه جورته رابه ev Türka devleta Türk ev armanca qaşuş xarakiri wek din û mezheb. Lariyekî din derbederên Efrîniyên got li Qamişloyê dimînin. Diyar dikin got binpêkirinên ji aliyê artêşa Tirkiye grûpên çekdar ve têne kirin metirsiyeke mezin li ser hebûna niştecihên Efrînî yên resen. Got hindirê hin gund û nav bajêr de mane. گۆرێژەیە wan ne zêdetirî 5 sedî ye û 95 sedî li hêviya vegereke bewlene. Berpirsê Komeleya Civakî ya Efrîniyên li Qamişloyê Xelîl Mihemed dibêje bi van şer û kiriyanan rewşa niştecihên Efrînê û derbederên wê alostir dibe. Di dema got tê xwestin çareseriyeke ji rewşa wan re bêdîtin. Di qenaetê me de hên krîzê Efrînê ew krîzê serê kanê girê spî bi van rengî hên kûrtir dibe. زنیتی می دا با شاشه یعنی د فکر می دا با حد جاف خرابتره او گلی وراجی تفیده نابینه یعنی تفیده نابینه باقی باز تو بی دولت جورن باند قومی باند هرمی اما به نظام سوریه و ترکیه یعنی دخوازم بتونی یک دوری یکی بکی یعنی جوا گروپ چاته بسنی بده نصر هم بن تاثیر نظام ده هم جد بن تاثیر دولت ترکیه ده هر دوجی یکن زنیت هر دوجی یکن هر دوجی داگر کرن Di pazdê mehê de aliyên nakok gihiştin rêkeftinekê ji bo bidawîkirina şer û dosyeya ewlekarî û abûriya herêmê radestî Heyet Tehrîr Eşşam hat kirin û dosyeya îdarî di destê Encûmena Xwecihî ya li Efrînê got girêdayî opsiyona Sûrî têne kirin. Lê hetakî jan radeyê ev peyman tê li pêş nakokiyên heyî xwe bigirin ango wê careke din şer dest pê bike. Zana Umer Dengê Amerîka Qamişlo. لی باکور سوریه پشتی درو جان ج راگهاندنا ریکفتنه که دناورا هیئت تحریر الشام و فیلقا سیم که ترکیه ناوینکاری آوان کرد و جبورا وستاندنا پفچونان لحریم عفرین و باکور روجلات حلب ده دو جارك دن پفچون دناورا واندا درکتنو هیئت تحریر الشام او ریکفتن بداوی آنی لگوری چاودێریە سووریا مافێ مرۆڤ کۆ بەگەه لە لۆندۆنەیە و کۆمەک چالاکوانên wê rewşê ji nêzik ve li ser erdê dişopînin. Ji bo agahiyên bêhtir divê derbarê de û her wiha rewşa dawiya navçeyê niha Brêz İbrahîm Şêxo rêveberê rêxistina mafê mirov ya Efrînê ji herêma Şehbayê bi rêya Sky bi me re ye dem baş. Mamoste İbrahîm rewşa dawî li wan navçeyan çi ye û liv û tevgera grûpên dijber yên opozisyonê إيرو تشاواي سلاف ريز جبوت تاكاك صالح وجحمو خلكيما تماشا دكان دنجي أمريكا راسته هلو هاف شارو بافشينين جران بيتردو هابين لهريما عفرينة طيبات للسينوري لجندي كفرجني نزي عزا سري عفرينا وحلبة ودفاريدا دموفرا هي تحرير الشام جبهة نصر بري وجبهة الشامية أو فيلاق السيان دوردا جي هنكي شارو بابشين جران هابين هي تحرير الشام دستوردانا سر كفرجاني كر جندي كفرجاني قريدوي نبتسي شرا جندي عنب مريمين جندي خالدية دفارا جندي شيراوان سر عفنيفا هاو دفار بجيشتي شارو بابشين وردا هنكي بريندار جي هابين
زرار مادی سر مال خلکش چه بین و هن گند متنگرین الوری آواک گریبین و کویت الرحمه ایریش ورجی سر هبین تدازاروف کی جانا خداز دا و نسی گند قط مجوداره قام بکهبی و پنابرین بر بجک گریبین ایگ عربین هورداد و داره دجی بریندار هبون خلق مال خدار خستبین زاروف که هنکی لدرفا خو کربین جبرگو ایریشن گران هبین لی پشتیوه شر پرچین سکنین هزا داگرکریا ترکی کتو دوارد نابرا حرد و آلیان دا و طایبات لگن دقت می مدید لو داره یعنی شهر سکنیا و ترکی وقت هزکی داگرکر و گارانتر جب دوین دنابرا حرد و آلیان دا جگر تبی شهر سکنانج بو لفکرنک شیبه بیل و لفکرنجی هی تحریر الشام دو داره جه و گرت یعنی هاو دبر گشتی دست خدانی هاتن وقت نرینا ما و خواندن مجموعه بویاره را ترکیه برازبین آوه هاو تحریر الشام در باسی و دبره کرن و دور دف جه بکه و پشتیوه معفرین باشه ما مست ابراهیم یعنی ترکیه نوینکاری دنابینا بجن جيش الاسلام و جبهه الشاميه جالي كده وهيئه تحرير الشام جاليه دندا كيربو يعني چما جارك دن هيئه تحرير الشام جوير ركفتنه وغيريه يعني سدما ويك تشبو وتركيا دكاره جارك دن وان بيجينا هف هو سبب اللي فكرنا وان بدوينا بيجوج برجو هيئه تحرير الشام يعني اللي عارفين بيشتي يعني رول قويه نها عارفين بري جريداي الحكومه السوريه ادم كيبي نها جريداي حكومه الانقاذ الجولاني الادلبيه جهاز اولكاريين هيئه تحرير الشام دست ناصر عارفين بيشتي آلن سبيل آلن أولهي بيجتي دست وطن هزين تشكدار تاني رولا وال هزين رولا كي تشكداري بس نور عفرين بن روشن أبوري روشن سبيل با أو تشتنا كاريفا بينين جبروي هنكي شارو بابتشين البردوام حتى نها لهو فيلاقة سيانجي آليكي مجبورة قبل بكي وركفتنش برجو رازبينا تركيا ورازي كرنا گارانتر روسی جی انا هب کتنا هی تحریر الشام دورن عفرین و حتی مرتالن دور سینور نها سکنی در باز نبینه ترکیه جی وقتی خواستن دم نها دا اکانه به انکی روشیوان جهف نزیک بکن بلکی می یعنی حتی دا کفتن دین چه دبن او برفرق دین چه بجبرگو روسيا إريشين وين فصيلين جريداي فيلا قصيان كرس قور الشام لدردورة كفجان وقتمة دكاسي وكشتن دلشكريوا هر حال جبر ما مستبراهيم جبر از باورم خو پیشاندانج يعني نرازيبون گاليري دناف خلقي و هرمي نافچه دا جيبو لدجي هاتنا هيئة تحرير الشام بون نافچه وان دا بحثا نافندا كويت الرحمة كركو خلقي سيفيل ودحاوينا او خلق بهتر جكدري هاتنا کی آلیکاریان دگهینا وان و اف پفچونن کدبن چه قصباندور باواکی راست راست دگهینا وان هاو كويت الرحمة جي شرن دنابرا جبهة شامية فيلاقة سيسيانياني وهي تحرير الشام إيريش ورشبين بري في دمكي نج يعني كيمتري حفتاكي دي سالو داره يك کسی که جان خداستان و نهج بریندار بین دهون دیسا ضرور که یوالو داره بریند او جان خداستا ایش انسان دبرت شد بن نبری و آلیا دا یعنی هاو جی آلی خدا هزین قصد لی و رجوم سوری تمام بردکن لبنارین ما هاو شرو پفچین اجبار و نزیکی و دورین هاو ایش کرن و پرانیا وانجی وجبات دبن بري خبر ملي عزاز دن وخلكي جو دريب جكرنا طيبات يعني اجرداي حلبين ادلبين او دبرنج باطنه تسويات رفض يعني ارين نكرنا برجيم سوري رو ودريب جكرنا يعني هاو كويت الرحمه جنزانب والكتاريا كمالي كويت الرحمه يعني زحمتين ودري باشا ما مست ابراهيم هون ها كامبا شهباي چقاس نزيكي وان نبيجن في مترسيه دبا اگر هاتو شخوام زانن ها عفرين تفداد بن كنترولا هي تحرير الشام ديا رنگه پشرف بریاره بده باری بابه ده بچه باری عزاز ده بچه و دمه و ابيجن كامبا شهباي دناو اگر ده بمینه دناو وقت به دور پیشگیری بمینه
ودمي او مترسي هنا واگر تشكي وابب ام بيفينا نبيجي چه آماده کاری هنا کو لوی دری ببن كاك صالح اجي تردبيجن مترسي هنا جبرقو نهار جبت نصر او هي تحرير الشام لسر سينور مايا يعني ام نهار هريم الشهبه وهم جندوارن شيراوا نوچه شيراوا اجد آلية رجيم سوريا وربابرية خسر يعني نزي 28 جندو در ادانه نها جبت نصر ساسي نوري وانا يعني بناو دن ناو فيلق الشام جبرجو جندوارن ازديان باصيفان بعي كبشين ابدبرن ازديان نها بدست فيلق الشام جي او نفس عيني هي تحرير الشام الكلاك واصي كنين سينوري خباكرن يعني ما تسين هاجي ونهاجي بيشاندان لنزيمه لاوي جندي مرعجي جريداي عزازي نهار خو بيشاندان دو مكن ورتشيبين او ام بيجن سواتر اخيجي بلند كرن تحرير الشام دربازي ورنا يعني ما تسي واجد عزازي بهرن يودا برد شباب امجد اور تواد بينن يعني قام بالشهبه هب خلق عفنه كجبر از مرتسي سر هنا ودخازي ماجي هب هزن تحرير الشام بكشن هروجي مديتن وبانجا امريكا دخاز دكيج هزن تحرير الشام جدبرين دستوردان كرنش بكشي باكور سوريا يعني وقت دبر عفرينه جو داري بكشي له از دنرينا مدى الافكرنكي روسي وتركي رجيم سوري دبر دابي حتى هنا بحساني دربازي ودبرنا بين وشارو بابتشين يعني ما مستبراهيم بله ابراهيم شيخو ريفبري رخصنا ما في مروفيا عفرينيت هريما كامبا شهباي مرابي جالك سباس شو دامات سباس چاوی واشنطن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. تورکیا و یۆنان ڕۆژی دووشەمە بە توندی ڕەخنەیان لە یەکتر گرت سەبارەت بەو نەود و کۆچبەرەی کە لە سنووری هاوبەشی هەردوو وڵاتەکە لەلایەن دەسەڵاتدارانی یۆنانەوە بە ڕووتوقوتی دۆزرابوونەوە ئەمەش دوا بە دوای ڕۆژێک دێت کە نەتەوە یەکگرتوەکان داوای لێکۆڵینەوەی کرد لە ڕووداوەکە. وەزیری دەرەوەی تورکیا ئەو تومەتەی ڕەت کردەوە و ئەسینایی بە ڕەفتاری بێشەرم و بێباکانە تومەتبار کرد. هەروەها وڵاتانی یەکێتی ئەوروپای بە ئامانج گرت و تومەتباریان دەکات بۆی کە هانی یۆنانی ئەندامی یەکێتی ئەوروپا دەدەن کە بوختان دروستکات بۆ تورکیا. میتا راچی وەزیری کۆچی یۆنان لە تویتێکدا وێنەیەکی کۆچبەرە ڕوتەکانی بڵاو کردوتەوە و تورکیای تومەتبار کردووە بەوەی بە زۆر ڕەوانەیان دەکات بۆ ناو یۆنان و پێش ئەوەی ئەو کارە بکەن ڕوتیان کردوونەتەوە. هەر لە ترکیە وەزارەتە ساغلەمیە ترکیە بە رێزیکنامەیەکە نو بریاردا کۆ ئێدی کلینیکên تایبەت نikarin ئەمەلیاتان بکەن و یەکێتیە پزیشکên ترکیە لە هەژمارێک باژارên ترکیە بەرتەک نیشانی vê biryarê dan û dibêje ew biryar hem xebata pizîşkên taybet asteng dike û hem jî mafên nexweşan tê binpêkirin ku ew êdî nikarin bi azadî tixtoran hilbijêrin. Ji bo agahîn bêhtir niha peyamnêrê me li Wanê Arif Aslan bi me re ye. Dem baş Arif ez bawerim odeya pizîşkên Wanê û Colemêrgê îro daxuyaniyek di vê derbarê da ew çi dixwazin? بله وک دیار کری ایرو لباجار نوانه لگلک باجار نوانه خو پیشاندان و پرس کنفرانس هاتن دارخستن لهمبری و بیریارا وزارت ساخلمیه ایرو لباجار وانه جی اودا بجشکن وانو جلمرگه لبر دری آواهی آخا خو پیشاندانک بیک آنین و دیار کرن کو او رزیکنامانو ده استانگی لهمبر کاره بجیشکن کو سربخوا و کلینیکن وانی تایبت در بخینن و او ایدین کارن کار خو پک بینن دوی رزقنامه دا ته دیار کرن کو ایدی دکترن وان کلینیکن تایبت ایدین کارن کسان عملیات بکن
انجی تداوی و تشخیص وان دانن و آن گروین وان تعقیب بکن یعنی هر عالی و وان استاین دیگه o da bijişkan ve diyar dike u dibêje ku ev yek li hember bijartina bijîşkan li hember nexweşan astengiyê ku ew bi azadî bixwazin biçin cemkî ji bijîşkî û xwe derman bikin an jî saxlamiya xwe baş bikin her wiha oda saxlamiyê vê jî diyar dike ku dibêjin ew nizanin heya niha çima wezareta saxlamiyê ev biryare wergirtiye çi pêwîst dîtiye ku ev biryare wergirtiye û li hemberî doktorên taybet ev yek pêk aniye. Doktor em dema li gel doktorekê me hevpeyvîn kirê û jê pirsî gelo li gor nêrînên wan sedema vê çi ye? Hikûmet dixwaze çima vê rêzîknameyê nû derbêxîne? Ew diyar dike ku li Tirkiye hezaran doktor di nava 3 salan da Tirkiye terikandine ji ber ku ber aboriya krîza aborî ji ber şert û mercên wayên li nexweşxane û ew tên di nava şert û mercên zehmet da dixebitin. Ew ji ber vê yekê Tirkiye ter dikin an jî diçin nexweşxanên taybet dixebitin. Şo me dixwast pirsê vê derbare de bikim Arif berî demekê hin raportan vê dixwazit ku pêşiya vê bigire. Berî demekê hin raportan behsewekê dikir ku gelek pizîşk ji Tirkiye direvin hewl didin ku biçin welatên din û derfetên kar ji xwe re peyda kin ji ber ew pirsgirêkin ku tu behsa wê dikî. Ev yek çi qas bandorê dide ser daxwazên wan yan bijî kêmbûna hejmara pizîşkan li Tirkiye çi qas bandorê dide ser vê rewşa tu behsa wê dikî û nexweş jî çi qas dikevin bandora nebûna yan jî kêmbûna pizîşkan li Tirkiye bigiştî. Belê sala rastî jî piştî belavbûna vîrusa korona yani hejmareke pir zêde yani behsê 8000 doktora dikin ku wan ji wan belge wergirtine û çûne bajarên çûne welatên Ewropayê wê de hêdî jiyana xwe berdewam dikin. Yani li gor oda bijîşkan dibêjin ku ev pizgirêk dê bi vê biryarê zêdetir be. Yani ev ne ji bo çareserkirina van pizgirêkan e û çima doktor derdikevin pêşiya vê nagirin dê bi zêdetir pêşiya vê vekin. Ji ber ku li gor daneyên oda bijîşkan niha li Tirkiye 7000 doktor bi serbixwe klînîkên wan hene û xebatê didin û xizmeta saxlamiyê didin. Her wiha hezaran yani milyonan insan jî qesta van klînîka dikin û va xizmetat wergirin. Ji ber ku li gelek nexweşxanên dewletê da niha hejmara doktoran pir kêm e û bi heyvan nexweş benda randevûyên benda doktorên ku bikarin biçin û xwe nîşan bidin meane bin û li anegorê wê saxlamiya xwe baş bikin. Yani ev dibêjin ev pizgirêke de berdevam biket û ev ne çareseriyeke û her wiha ew diyar dikin ku wan serî li dadgeha bilind ya Tirkiye ji daye ku vê rêzîknamê batal bikin û paş ve bikêşin. Belê her hal diyar ew pizîşkên taybet jî wê demê wê hewl bidin ku bi awayekî li kerta giştî de kar bikin rengek ku hikûmetê jî tiştekî wa yanî wezareta saxlamî jî wa kiribe ji bo bibe fişar li ser wan careke dijî her pirsgirêk berdewam ew girêdayê wekta got bi pirsgirêka giştiya aboriya li Tirkiye de gelek spas Arif Aslan peyamnêrê me ji wanê. لە هەندستان لە مێژە بە سەختی گرفتاری گۆڕینی هەڵوێستە توندەکانی پیا و سالاری بوونەتەوە. ئێستا کەمپینێک لە باکووری هەندستان بەرپاکراوە لە ڕێگەیەکی نائاساییەوە مامەڵە لەگەڵ ئەو پرسە دەکات. ڕازیکردنی خەڵک بۆ وازهێنان لە بەکارهێنانی وشەی نەشیاو کە گوزارشتی سێکسی و ژنان دەکەنە ئامانج و دەڵێن زمان ڕنگدانەوەی گرنگی هەڵوێست و شارستانیەتە. لی باجار گوروگرام یه باکور هندستانه رونجوان روبین شرما دیقتا ویکی دده روژه چند جاران گوتنن خراب تیم بکار آنین کو برزیه لجنه دکه. ده آخفتنا روژانه دا پیون دجی جنان تنگوتن.
من چ جاران هزراواتە و کاریگەریە وان گوتنا نەدەکرد من ژی وەکو هەر کەسێک بکارت ئینا ژبەرک و ئەف تشتێکی ڕۆژانەیە دەژینگەها مندا. دێمەها حەفدە ڕۆبین و باوێخوا بەشداری هەلمەتەکێ بوون ji bo handana xwendekaran û malbatin li seran serî tax û gundên wîlayeta Haryana ku bi karanîna gotinên xirab bidawî bînin. Ez tê negihiştim ku peyvên em dibêjin şaşin ji ber ku ev dayk xuşk û hevjînên me li ber xwe digire. Li gor çalakvanên civakî ku serpereştiyarên vê kampênê ne, piraniya gotinên xirab yên li Hindistanê tên gotin bêrêziye beramber jinan. Em dibin ji wan mêrîn ku bi çavekî kêm li jinê dinêrin. Dibistan bi awayekî taybet beşdarî vê kampênê dibin. Wan daxwaz ji xwendekaran kiriye rojane bijmêrin ka çend caran gotinên xirab tên gotin û hewl bidin bi karanîna wan kêm bikin. Nehiştin an ku bi dawî anîna gotinên xirab ku genc ji bab, mam û xalin xwe fêrbûne ne karekê asan e. Lê gencin vê dibistanê ku kampên lê dest pê kirî hewl didin van peyvan bi dawî bînin. Demê hevalên min li dibistanê ev peyve digotin min jî wekû wan dikir û niha zarok wê ji me fêr dibin. Kes di şevekê de fêr nabe divê em qonax bi qonax dawî li van peyvan bînin. Li hindek cihan kampên encamên baş nîşan dide. Di malbata şerma de mêr êdî gotinên xirab bi kar nayînin. Raftarên mêran niha digel me baştir e, berê ne wiha bû. Dawî anîna evan peyvan dihêle em hezba keviyê bigeyn. Ev helmete pêngaveka diye li Hindistanê ji bo hewla bi dawî anîna sîstema mêrsalariyê. Ji bo encana Pasriça, Ravindowski, Dengê Amerîka. Yarizanê Fransa Kerîm Benzîma roca duşemê di merasîmekê de li Parîsê topa zêrîn bi dest xist ew xelat piştî performansa wî ya balkêş hat ku Real Madrid di werza borî de xola qehremanîya Ewropa û xola Spanyayê qezenc kir. Benzîma ku piştî Zinedine Zêdan di sala 1998 de yekem wergirê Frensiyê xelata kesaneya herî bilind de di futbolê de di 46 yariyan de 44 gol ji bo tîma xwe tomar kirin di nav de jî 14 di xola qehremanîya Ewropayê de. Benzîma ku di werza borî de bi Fransayê ra qehremanîya neteweyên Ewropî jî qezenc kir, stêrkê Bayern Munich û Senîgalê Sadio Mane daxist rêza duyemîn. ئەمە پیشانگای ئۆتۆمبیلە هەرە بەناوبانگەکان نییە وەک فەراری و ئەوانی دیکە بەڵکو پیشانگای ئۆتۆمبیلە نوێکانە وەک رافەر و ئەوانی دیکە لە فەڕەنسا. لە پیشانگای ئۆتۆمبیلی پاریس هەندێک لە کۆمپانیای دروستکردنی ئۆتۆمبیلی سربەخۆی فەڕەنسا کۆ دەکاتەوە کە لەلایەن خەڵکیەوە ناسراو نین. رافەر 10 ساڵ لەمەوبەر دامەزرا و ئۆتۆمبیلی پێشبڕکێیە کە بزوێنەری مەشینەکەی 1000 سیسیە لە ساڵی 2023ەوە دەکەوێتە بازار و نرخەکەی لە 45,000 یۆرۆ دەست پێ دەکات. ئەم ئۆتۆمبیلە بۆ پێشبڕکێی سەرکەوتن بەسەر گردەکاندا دروستکراوە. هەروەها ئۆتۆمبیلی کە BT01 ئۆتۆمبیلێکی دیکەی وەرزشیە بەشدارە. بینەرە هێژا کورد کۆنێکشن ڤەر بداوی هاتە حتا جارەکە دن سلاڤێن فەرهاد فەلاحی ڕەڤیندۆسکی خالد فەتاح هاتین محمود لە کۆنترۆلێ و لەڤەر لە ستودیۆی هەفکارێ من ئاسۆ جەبار و من ساڵح دەمی جەربەوە هەر شاد و بەختەوەر بن. هەر شاد و بەختەوەر.